بەڕێز علی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵما. بەڕێز علی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. با سەرەتا بە هەڵەبجە دەست پێ بکەم، بەڵام پرسیاری تەقلیدیت لێ ناکەم. بە بۆنەی یادی کیمیابارانکردنی هەڵەبجە لە عێراق پشووە، بەڵام لە هەرێمی کوردستان نەکرا بە پشوو. لێکدانەوەت بۆ ئەمە چییە؟ زۆر سپاس. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بەنسبەت خەڵکی کوردستان، ڕۆژی قوربانیەکانی هەڵەبجە و هەموو کوردستانە، ڕۆژی مەزلومیەتی شاری هەڵەبجەیە کە لەلایەن ڕژێمی دڕندەی باز بە چەکی کیمیاوی هەزاران خەڵک بوونە قوربانی و بریندار بوون و ئەوڕۆ سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان و بۆ قوربانیانی هەڵەبجەی شەهید دانوێنین، بۆ هەموو شەهیدانی کوردستان دانوێنین. بەڕاستی ئەو بابەتی پشوو پێم وابێت لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەو بابەتە باس کرابوو، لەبەرەوەی بە باش نەزانرا جارێ بکرێ بە پشوو لەبەر چەند هۆکارێک ئەوەی من زانیاریم هەبی، لەبەرەوەی ئەو بابەتە بابەتێکی بە زیندوو بمینیتەوە، چونکە زیاتر بۆنەکان پشوەکان بۆ ئەو بابەتە خۆشیانن، ئەوانەی کە بۆنەی خۆشین، بەڵام ئەو بۆنەیەکی ناخۆشە، بۆنەیەکە کە ئەبێ بە زیندوی لە ناخی خەڵکی کوردستان بمینیتەوە. بە تاکید ئەگەر پشوو بیتن خەڵک لە ماڵی خۆی ڕەنگە ئەو بیرەوەریەوە بە زیندوی نەمینی، بەڵام دایرەکانی حکوومەت، مؤسسەکانی حزبی، ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەگەر لە دایرەی خۆبن لەو کاتە هەموویان دێنە پێش دەرگای خۆیان دەوەستن، ڕێزلێنان کە بوویتە عورفەکی ساڵانە. ئیخاڵی دووەمیش ئەم بابەتە پەیوەستە بە پەرلەمان، خوا بێ پەرلەمانی کوردستان ئەو بڕیارە بداتن لەوەی کە پشوو بیان پشوو نەبی. زۆر باشە کاک عەلی، دەستخۆش. بە بۆچوونی زیاتر ئەمە کاری پەرلەمان. باشە، دەستخۆش. بۆ پێی کە جەنابتان دە سلێمانین دەمەوێتەوە لێ بپرسم 16 بۆ کۆبوونەوەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بافڵ تاڵەبانی ڕێکەوتە، یاخود بارزانی و تاڵەبانی دەیانەوێت ئەمڕۆ مژدەیەک بە خەڵکی کوردستان بدەن؟ وڵا هەردوو لایە، یعنی ئەگەر ڕێکەوت بی و ئەگەر ڕۆژەکە بیتن، بەرپرسیارەتی هەردووچیان بەرپرسیارەتی گەورەیە و هەردووچیان لە دوو حزبی مێژوویی و حزبی گرنگن لە کوردستان و بەرپرسیارەتی ئەوڕۆ بەتەکید بەرپرسیارەتی خەباتی ئەو ملەتەی 100 ساڵی ڕابردووی خوێنی شەهیدە سەربەرزەکانمانە، ئەو خەڵکانی کە بە چیمیا باران بوونە قوربانی، بەتەکید ئەو ڕۆژەش بەرپرسیارەتی زیاتر دەخێتە سەر ئەستۆیوان، هەم وەکو دوو کەسایەتی گرنگ و هەمیش وەکو پارتی و یەکێتی و لایەنە سیاسیەکانیش. بەڵێ، زۆر باشە. ئەمە دووەم کۆبوونەوەیانەکە ئەنجامی دەدەن. دەمەوێت زانیاریم پێ بدەی، ئایا کاری تەواو نەکراویان هەبوو دەیانەوێت تەواوی بکەن بۆ پێی کە جەنابەت لە هەردوو لایەنەوە نزیکی؟ باڵێ، تەبیعی لیژنەی گفتوگۆیی هەردوو لە ئەو بابەتە تەکنیکیەکانی کە پەیوەست بوون بە گفتوگۆ لەسەرکردن کاری خۆیان بە ڕێک و پێچی ئەنجام درراوە لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی باس کرا و ئەو دیداری یەکەمی هەردوو بەڕێزان جەنابی کاک مەسرور و جەنابی کاک بافل، هەردووچیان کاک مەسرور باسی کرد لە کۆبنەوەی پێشووتر بابەتی باس کرابوون، ئیجابی بوو، یعنی دانیشتنەکان کە زۆر بابەتی گرنگ باس کرابوون و پێم وایە ئەو دیدارەش تەواوکەری دیداری پێشووە بۆ ئەوەی هەم لە بابەتی گرنگ بابەتە استراتیجیەکانی کە لە گفتوگۆکان باس کرابوون و ئەو بابەتە استراتیجیانەی کاری پێکەوەی لە هەرێمی کوردستان و پێکینانی حکوومەت گرنگ ئەوەی کە باس کرا شەراکەتە و پێکەوە کارکردنەوە هاوپەیمانیەتێکی ڕاستەقینەیە بۆی پێکەوە لە ئاستی ئەو قۆناغەدا بین، چونکە دەزانین ئێستا گرفت لە کوردستان زۆرە مەشاکل هەیە، کێشەی زۆرمان لەگەڵ بەغدا هەیە، دۆخی ناوچەکە بەگشتی سووریایە. کاکالی مەبەستت لە هاوپەیمانی ڕاستەقینە چییە؟ 50 جاران یان میکانیزمێکی نوێ هەیە؟ نەخێر، هاوپەیمانی ڕاستەقینە هەر یەکێک بە پێگەی خۆیە لە ئەوەی کە لە پەرلەمان دەنجی هێناوە. هاوپەیمانی ڕاستەقینە ئەوەیە ئەبێ پێکەوە بین، نەک مەسەلەن لایەک لە حکوومەت بی لە هەمان کاتیش معارەزە بیتن. بەڕاستی ئەبێ خۆی هەموو لایەک خۆی بە شەریک بزانیتن لە حکومڕانیدا و خۆشی بە بەرپرسیارەتی بزانی، نەکرد بابەتی حکوومەتە. ئێمە بەرپرسیارەتی گەورەی هەرێمی کوردستانمان لەسەرشانە، گرفتی ئێمە لەگەڵ بەغدا ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدا ڕۆژانە
کۆس بتەگەرە بۆ بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێم دروست دەکرێت ئەگەر باشە هاوپەیمانیتێکی کۆنکریتی هەبی و هەمومان پێکەوە بین و پێم وانییە بەغدا بتوانیتنەوە بە ئاسانی ئەو گرفتانە دروست بکەن. زۆر باشە کاگالی زۆر کۆبوونەوەتان کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی بەڵام زانیاری نادەن بە میدیاکان ئەوەی کە لە نێو کۆبوونەوەکان باستان کردووە ڕێکەوتون لەسەری ئەوەی کە ماوە تێیپەڕێنن چین ئەگەر دەکرێت پێمان بڵیت. وڵی خۆی پێکینانی حکوومەتە و دابشکردنی پۆستەکانە و ئەو بابەتانەی کە بنەمای حکوومەت لە سەدادامەزرێ بەڵام ئەوەی لە هەمووی گرێکتر متمانەیە چونکە تاکید کە هەڵبژاردن دەبیتن نەتیجەی هەڵبژاردن یان پێش هەڵبژاردن خیتابی لایەنە سیاسەکان بە شێوەیەکە و ڕەنگە پێش هەڵبژاردنەکان هەندێک گرفت هەبووی بی لە نێوان لایەنە سیاسەکان و بەتایبەتی لە نێوان پارتی وێچێتی دروستکردنەوەی متمانە بنەمای سەرەکی پێکینانی حکوومەتە و پێشم وایە لە دانیشتەکانی ڕابردووی هەردوو شاند و بەتایبەتی دانیشتنی یەکەمی جەنابی کاک مەسرۆر و جەنابی کاک بافل ئەو بنەمای ئەو متمانەیە دروست بووە و ئێمە ئەزممویشمان لەگەل یەکتر هەیە و لە هەمان کاتیشدا مەسئولیەتێکی گەورە لەسەر هەموو لایەنە سیاسەکانە بەڵام بەتایبەتی پارتی وێچێتی بەرپرسیارەتێکی گەورە لە شانی ئێمەیە لەو قۆلاغەدا. بەڵێ پارتی هەر لە سەرتاوە لە دوای ئەنجامدانی هەڵبژاردن گوتی کە ئێمە یەک حکوومەت یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە ئەم حکوومەتەمان دەوێت کە لە کابینەی دێمە هەبێت یەکێتیش هەندێک تێبینی و بۆ چوونی هەیە لەسەر بەڕێوە چوونی کارەکانی حکوومەت لەسەر ئەمە گەیشتونەتە چی؟ طبیعی ئێمە مەبەستمان ئەوەیە یەک حکوومەت و یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە بیتن بۆ ئەوی بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکەین ئەو بەڵێنانەی بە خەڵکماندا و بتوانین جێبەجێ بکەین لە ڕێگەی حکوومەت مەسەرەن بە نمونە ئێمە لە سنووری سلێمانی لەو دەڤەرە خەڵک گلەی لە حکوومەت دەکاتن ئەکە گلەی لە حکوومەت دەکاتن ڕەنگە هەندێک کۆسپ هەبووی بن پێشتر بۆی حکوومەت بتوانیتن ئەو خزمەت گوزاریانە لێرە پێشێش بکاتن بێ هەوڵ بدەن ئەو کۆسپانە هەل بگیرێن هەوڵ بدەین داهاتی کوردستان لە یەک شوێن کۆ بکرێتەوە هێزی پێشمەرگە یەک هێز بیتن پەرلەمان ئەوەی کە حکوومەت پێکدینی هاوپەیمانەتی دەکاتن بە یەک ئاراستە دیفاع لە پشتگیری و دیفاع لە حکوومەتی هەرێم بکاتن و معارەزەش ئاسایی حەقی خۆیتی ئۆپۆزیسیۆن ڕۆلی خۆی ببینی لە ئۆپۆزیسیۆن بوون و لایەنی هاوپەیمانیش ئینجا یەکێتی نیشتیمانیە کە حزبی سەرەکیە لەگەڵ پارتی و لایەنەکانی ترە مافی خۆیانە ئەوانیش ئەگەر تێبینێکیان هەبیتن لە شێوەی مامەڵەکردن لە شێوەی حکومڕانی ئەوەش دەکرێت تێبینیەکان ئەگەر شتی بابەتی منطقیە بابەتی گونجاوە لەگەڵ ڕۆحی گفتوگۆکان و لەگەڵ ڕۆحی ڕێکەوتنەکان حەقی خۆیانە ئەبێ قسەی لەسەر بکرێت و بێ چارەسەریش بکرێت. زۆر شتی ناڕوون دەڵێیت کاکالی چی ناگونجێ چی شتێک هەیە کە کێشە بێ لە نێوانتان؟ خۆ دەزانی لە کاری حکومڕانیدا ئێمە گرفتمان زۆرە جاری ئێمە دەوڵەت نین ئێمە هەرێمێکی فیدرالین کە لە عێراقیش تەنها هەرێمی کوردستانە کە پێویست بوو هەرێمی تریش هەبیتن جارێک کۆمەڵک گرفتمان هەیە بۆچوونی جیامان هەبووە لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا بۆچوونی جیامان هەبووە لە هەندێک گرفت لێرە ئەمە نەگوجاون لەگەڵ ڕێککەوتنە سیاسەکەی کە بنەمای حکوومەتی لەسەر دامەزراوە ئەوە ئەبێ زیاتر ڕوون بکەینەوە زیاتر گفتوگۆی لەسەر بکەین بۆی بتوانین بگەینە بۆچوونەکی یەکگرت و بۆچوونەکی موحەد بۆی بتوانین وەکو حکوومەت مامەلە بکەین نەک وەکو دوولایەنی سیاسی یان دوو ئیدارە گرفتەکان لێرە و لەوێ جا ئینجا لە لای ئێمە یان لە لای ئەوانە ئەو گرفتانە بووە جا زۆریان کەم لە هەموو کابینەکانیش بووە بە تاکید بەڵام کابینە هەتا کابینە ڕەنگە جیاوازی هەبوو بیت. باشە ئێستا پارتی وێکێتی لەوە تێگەیشتون کە ئیدی کات کۆتایی هاتووە لۆستایمە پێویستە ڕێک بکەون و ئایا ئەمڕۆ هیچ ڕێکەوتنێک لە نێو کۆبوونەوەکەوە بەرهەم دێت؟ من پێم وایە هەنگاوی باش چوونە پێش لە لیژنەکان ئەو لیژنەی وەشاندی هەردوو لا و دیداری کاک مەسرۆر و کاک بافلیش دیداری باش بوو یەکەم زۆر ئیجابی بوو و پێشم وایە ئەو قۆناغی ئێستا ئێمە تێداین بەرپرسیارەتی وا دەخوازی کە هەوڵ بدەین لەمە زیاتر دوانەکەوی چونکە مەسلحەتی ئێمە نییە بەرژەوەندی کورد نییە کوردستان نییە گرفتی بودجەمان هەیە گرفتی موچەمان هەیە گرفتی ڕۆیشتنی نەوت هەیە کۆمەڵک گرفتی تری سیاسی هەیە لە نێوان ئەو بابەتی کێشەی مادەی 140 هەیە ئەو گرفتانەی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی ڕۆژانە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کوردستان دەبیتەوە من پێم وایە
ئەرکە و زرورەتە ئەبێ هەوڵ بدەین ئەو قۆناغەتێ پەڕی و پێشم وایە تێدەپەڕیت پێم وایە لەو ماوەیە تێدەپەڕیتن و بەجددیش کار لەسەر ئەو بابەتە دەکرێت قیادەی هەردوو لە و کاک مەسرور و کاک بافل دوو کارکتەری گرنگن لەلایەن پارتی و یەکێتیەوە پێم وایە ئەمان دەتوانن ڕۆلی گرنگ بجێڕن بۆی هەوڵ بدەن هەم حکوومەت زوو پێک بێت و هەم ئەو گرفتانەی کاشن زوو چارەسەر ببن. زۆر سپاس دەکەم بەڕێز علی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی لەگەڵم بوویت.